لە وەزارەتی دارایی عێراقەوە بە ئێمە گەیشتووە بۆ وەزارەتی دارایی هەرێم هاتووە ناوەرۆکەکەی تایبەتە بە جێبەجێکردنی یاسای قەرزەوە لە پەرلەمانی بەقا ئێمە لە بەردەمێوە ڕایەگەێنین وەڵاممان ناونەتەوە کە ئێمە ئامادەی ناوەرۆکی نووسراوی وەزارەتی دارایی جێبەجێ بکەین تایبەت بە یاسای قەرز. ئەو ئیلتیزاماتانەی ئەکەوێتە سەر شان حکوومەتی هەرێمی کوردستان کە لە قانونەکەدا دیاری کراوە ئێمە پابند بین پێوەی و جێبەجێی بکەین و بۆ ئەم مەبەستە لایەنە پەیوەندیدارەکان داوامان لە حکوومەتی ئیتیحادی کردووە لایەنە پەیوەندیدارەکانی خۆیان ڕابسپێرن وەگەوەی حکوومەتی هەرێمیش لایەنە پەیوەندیدارەکانی خۆی ڕاستپاردووە بۆی ئامادەباشی بکەن بۆ جێبەجێکردنی بڕگەکانی ئەم یاسایەوە بە تایبەتی ئەوەی ئەو محتەوایی کە لە مادەی حەوتدا هاتووە و بەمەش حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامەکەی سەرشانی خۆی جێبەجێەکە داواکارین لە حکوومەتی ئیتیحادیش ئیلتیزامی سەرشانی خۆی جێبەجێ بکە کە بریتیە لە دابینکردنی بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. سەرڕای تێبینی زۆرمان لەسەر شێواز و ئالێتی تێپەڕاندنی قانونەکە کە بە غیابی مکەونێکی ئەساسی ئەم وڵاتە کە کووردە یەک نوێنەرێکی کوردش لە ژوورەوە نەبوون بۆ تێپەڕاندنی ئەم یاسایە ئەم یاسایان تێپەڕاند لەگەڵ ئەوەشە بۆ دابینکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەسەرەوەی هەمویان موچەی موچەخۆران ئێمە جارێکی تر بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مفاتەحەی عێراقی کردوێتەوە دەڵێ سەرڕای تێبینەکانمان لەسەر یاساکە بەڵام ئێمە ئامادەین ئیلتیزاماتی خۆمان بەپێی ئەم یاسا